پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە نوێژی بەیانی ناکەن؟ والله براکانم نوێژی بەیانی و نوێژی عیشا قورسترین دوو نوێژن لەسەر منافقەکان. پیغمبری خوا عليه الصلاة والسلام دفرمي أثقل الصلاة على المنافقين صلاة الفجر وصلاة العشاء ولو يعلمون ما فيهما من الخير لأتوهما ولو كان حبوا. كبزانا أجري نويجي بياني ونويجي عشاء چەند گەورەیە، والله کە نەتوانن بە ڕۆیشتن لەسەر پێ بێن، توانایان نەبێ ئەوەندە نەخۆش بن بە گاگۆڵکە بێن چۆن مناڵ لەسەر دەستی و لەسەر چۆکی دەڕوا ئاوا دێن بۆی. نوێژی بەیانی و نوێژی عیشا بە تایبەت براکانم ڕۆژێک لە ڕۆژان جارێک لە جاران خەبەرت نابێتەوە بە هەر حاڵ کە خەبەرت بۆ نوێژەکەت کە، ئەمما بیکەیتە عادەت و وەڵام من خەبەرم نابێتەوە، ئەمە ڕاز نییەم قسێ ئەبەدەن. بەس بڵێن بەیانی سەفەرێکی گرنگت هەیە بۆ هەولێر، بۆ کەرکووک، بۆ دەرەوەی وڵات، ئەوە زۆر بە ئیسراحەت هەڵەست دەستی تو دەژڕۆی لە کاتی خۆیدا و بەڵام بەیانی نوێژت هەیە، نا نوێژ ئەوەندە گرنگ نییە تاوەکو زۆر بەلامەوە بێ. ئەوجا تۆ تا سەعات 1 و 2 و 3 شەو نەخەویت، بێگومان هەڵاستیت بۆ نوێژی بەیانی. بۆیە براکانم گرنگی پێ بدەن. ئەوجا لە هەمووی زیاتر پێغمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ من صلى الفجر في جماعة فهو في ذمة الله. هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت کە ئەوەلا حفظ و پاراستنی خوادایە، نوێژی بەیانی بە جەماعەت کە ئەو ڕۆژە بە درێژای ڕۆژ تۆ لە حفظ و پاراستنی خوادایت. بۆیە گرنگی پێ بدەن براکانم با صفەتی نیفاق توشتان نەبێت. ئەو کەسانەی کە نوێژی بەیانی بە جەماعەت ناکەن، باسی جەماعەت دەکەن، ئەمما نەکردن ئەوە هەر ترسناچیەکەی زۆر گەورەیە، خوا پەنامەندە.